سەبارەت بە بڕیارەکەی دادگای فیدرالی و نیگەرانی پێگاتەکان بەڕێز عیرفان کەرکووکی سەرۆکی پارتی گەلی تورکمان لەگەڵبانە بەڕێز عیرفان سوپاس بە ئامادەبوونی بەڕێستان. زۆر سپاس بەخێرشتان. باشە ئەم بڕیاری دادگای فیدرالی درزێک ناکاتە دەوڵەتی عێراقەوە کە پێی وترێ دەوڵەتی فیدرالی؟ بەڵێ ئەم پێشەکی سپاس بۆ کەناڵی کوردستانی سوچوار، سپاس بۆ بینەران و بیسەران. دیارە ئەو بڕیارەی دادگای فیدرالی خۆی لە خۆیدا بڕیارێکی نادەستوریە، بازدانە پێشێرکردنی دەستورە لەلایەن دادگای فیدرالی دەرحەق بە کورسی کۆتاکان لە هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان، ئەو 11 کورسەی کە 6 هینی برا کرد و ئاشور و سریان و ئەرمەنە و 5 هینی تورکمانە. ئەو بڕیارە خۆی لە خۆیدا ئیجحافێکی گەورە بوو دەرحەق بە پێکاتەکانی هەرێمی کوردستان. دەبوایە محکەمە ئیتیحادی خۆی لە خۆیدا خەرقی دەستوری کردووە، خۆی لە خۆیدا بازدانی کردووە بەسەر دەستورە، پێشێری مافی پێکاتەکانی کردووە. پێکاتەکانیش خەڵکی ڕەسەری کوردستانن، چ کرد و ئاشور و سریان و ئەرمەن، چ تورکمان، خەڵکی ڕەسەری کوردستانن و مافی خۆشیان بووە. ئەم ساڵانەی ڕابردوو کە تانویانە لە پەرلەمانی کوردستان داکۆچی لە مافەکانی پێکاتەکانی کوردستان بکەن شان بە شانی برا کوردەکانیان. زۆر باشە. ئەم بڕیارەی دادگای فیدرالی ڕنگدانەوە لە کۆمەڵگەی نێودوڵەتی دروست ناکات کە پێکاتەکانی تر مافیان نییە لە هەرێمی کوردستاندا لە دەسەڵات بن، بڕیار بدەن، چارەنووسی خۆیان دیاری بکەن، پێکەوە ژیان لە هەرێمی کوردستان وا لە ناوەچی. خۆی ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ دەستوری عێراق دوای ڕوخاندنی ڕژێمی پێشوو 2003 دوای ئەوە بە مەرحەلەیەک سیاغی دەستوری عێراق، سیاغی دەستوری عێراق هەموو لایەنەکان بەشدار بوون لە سیاغەکردنەوەی، وا دیار بکرایە دەنگدان زۆرینەی گەلی عێراق دەنگی پێدا بەو دەستورە بە هەموو بورگە و فەقەرەکانیەوە بە هەموو مەوادەکانیەوە دەنگی پێدرا. ئێستا هەر هەمان ئەو محکەمەیە پێشێلی ئەو دەستورەی کردووە، بەڕاستی پێشێری ئەو دەستورەی کردو. لەگەڵ ئەوەشدا تۆ بگەڕەوە بۆ بنەماکانی مافی مرۆڤ و دیموکراسیەت لە هەموو دنیادا نەبووە تۆ پێکاتێکی ڕەسەن بێیت بە ڕۆژی ڕووناک بە ناوی محکەمەی ئیتیحادی فیدرالی لە بەغدا مافەکانی هەزم بکەی، مافەکانی پێشێر بکەی کە ئەوان خەڵکی ئەم خاک و ئەم نیشتیمانەنە، تۆ بێ مافەکانی پێشێر بکەی لەبەر دەبی ڕێی عامی عالەمی. ئەمە خۆی لە خۆیدا ئینتیهاکێکی فەزیعە بەرامبەر بە پرۆسەی دیموکراتیەت و بنەماکانی مافی مرۆڤ. ئێمە ئەگە بگەڕێنەوە بۆ بنەماکانی مافی مرۆڤ لە ئەومە متحیدا کە چەندین بەرگە و مادەی لە خۆگرتووە، ئەویش ئەوەی دیفاع دۆداکۆچیکردن لە مافی پێکاتەکان لە هەموو دنیادا. پێکاتەکان مافی خۆیانە لە جەمعیات بەشدار بن، لە حزاب، لە کۆمەلگا، لە پەرلەمان بتوانن داکۆچی و بوەستن لەسەر مافەکانی خۆیان. ئەوەی کە لە کوردستانیش بوو ئەو 11 کورسی کە کۆتابوون داکۆچیان لە مافی پێکاتەکانی کوردستان دەکرد بە هەماهەنگی. بەڵام تۆ بێ بە لەحزەیەک و بە چەند مانگێک بڕیارێکی ئاوا جائیر بدەی بەرامبەر پێشێرکردنی مافی ئەو پێکاتانە یەکجاری بیسڕیەوە، ئەمەیەکێکە خەڵقێکی گەورەیە و خەڵکی ئەمە جیاکاری دروست ناکە لە ناو عێراق و هەرێمی کوردستاندا. لە مادەی 16 لە مادەی 25 دەستورا خۆی ماف بە پێکاتەکان دراوە بۆی کە نوێنەریان هەبێ، خۆیان هەڵبژێن. خۆیان ئەوەی کە لە دەستور جێی کراوەتەوە، ئەوەی کە لە دەستورە بڕیایی لەسەر دراوە کە ئەوەیە پێکاتەکان خۆیان بتوان مشارەکەیکی فعلیان هەبێتن، ممارسەی مافی خۆیان بکەن لە دام و دەستگا شەرعیەکان و تەلڤیزیەکان و قەڵایەکان بتوانن شەراکەتەکە حەقیقی بێ. بەڵام تۆ دەی لە کوردستان بە ناوی محکەمەی ئیتیحادی ئەو مافە لەو پێکاتانە زەوت دەکەیت. ئەمە خۆی لە خۆیدا خەڵقێکی فەزیعە. بەڕاستی ئەمە لێدانە لە پرۆسەی دیموکراتیەت، ئەمە بازدانە بەسەر عەمەلی دیموکراتیەت، ئەمە بازدانە بەسەر دەستور. وا دیارە ئەو ئەقڵیەتێک کە دەیەوێت ئێستا حکومڕایەتی لە عێراق بکاتت بە ناوی محکەمەی دەستوری ئەوەی کە خۆیان گەرەکیان بێ بۆ پێشێرکردنی مافی پێکاتەکان، نەکو ئەوە وا دیارەشتی تریشی دەدوایە ئەگەر ئەبانە ڕێگری نەکرێتن لەلایەن وڵاتانی دەرەوە، لەلایەن ئومە متحیدەوە، لەلایەن کۆمەلگای نێولەتی بۆ پاراستنی بافی پێکاتەکان، بەڕاستی ئەمە خەڵقێکی فازەحە. دەبێ ئێمە بەردەوام بین، دوێنێش
ئێمە وەکو پێکهاتەکانی تورکمان و کردەواشور و سریان و ئەرمەن وا دیار بوو لەگەڵ نوێنەرانی وڵاتان و قونسڵ و نوێنەرانی بەعثاتی دیبلۆماسی چاوپێکەوتنمان کرد مزەکەرەشماندا کە ئێمە ڕەفزی ئەو بڕیارە دەکەین چونکە ئەو بڕیارە بە دژ بە یاساکانی مافی مرۆڤ و دژ بە دیموکراسیەتە و دژ بە دەستوریشە. زۆر باشە. بۆچی کۆتاکان لە هەرێمی کوردستان دەستوری نیە و حرامە لە عێراق دەستوری و حەڵاڵە؟ وا دیارە بەڵێ وا دیارە ئێستا ئەوان ئەوەی کە لە بەغدا بۆ خۆیان دەیادەوێ دەیکەن، بەڵام ئەوەی کە مافی ڕەوای خەڵکە لە کوردستان پێشێریان کرد بۆ بڕیاری کە لەم هەفتەی ڕابردوودای بەداوی محکەمەی ئیتیحادی فدرالی بەداخەوە ناوەکەی گەورە و داوێکی دەستوری و قانونی پێ، بەڵام ئەو بڕیارانەی کە لی دەردەچێ بە تایبەت بڕیاری پێکهاتەکان و کورسی کۆتاکان کە هات بەو قەراری قەتعی گوتی دەبێ بگەڕێتەوە بۆ 100 کورسەکە ئەو 11 کورسیە، بەڵام بەداخەوە ئێمە لێرەوە دەڵێن ئەوەی کە لە بەغدا ئیستا دەیبینین بە ناوی کۆتەدایان ناوە، بەڵام کە دێتە سەر کوردستان ئەو مافە ڕبەڕەوای نابینن. من دەگەڕێمەوە شتێکی تر بۆ جەنابەت بۆ ئەوەی کە بینەران و بیسەرانی کوردستان 24 خۆشەویست بزانن. ئیستا لە بەغدا تورکمان بەشدارە لە عەمەلەی سیاسی لە پەرلەمان، ئێمە لەو هەموو وەزیرانی کە لە بەغدا هەیە، لەو هەموو وەکیل وەزیرانی کە لە بەغدا هەیە، لەو هەموو مدیر عامانی کە لە بەغدا هەیە، لەو هەموو سەرۆکدەستانی لە بەغدا یەک تورکمانی تێدا نییە، یەک تورکمان بەشدار نەبووە لە حکومەتە، بەڵام یەک مدیر عامانێ ئەویش مەدارسی شئونی تورکمانی خۆ ناچون کوردیان عەرەبێدانن مەجبورن. بەیانی لێرە ئیسپاتی کرد ئەوان ئەوەندە خەمخۆری پێکهاتەکان نین لە عێراق، ئەوەندە خەمخۆر نین بۆ دیفاعکردن و ممارەسەکردی مافەڕەوەکانێتە لای کۆنسڵخانەکان. بەڵامیان چی بووە پاڵپشتیتانەکان؟ بەڵێ وا دیارە ئەوانیش وەکو نوێنەری وەکو خوسڵەکان و نوێنەر و بەعثاتی دیبلۆماسی وا دیار ئێمە بەڕاشکاوانە داخوازیەکانی خۆمان و مەطالیبەکانی خۆمان لە ڕووی یاسایی و لە ڕووی دەستوری دیار بوو ئەوانیش دەیگەێنن، وا دیار بوو جێی دڵخۆشیە بۆ هەمان کە ئێمە وەکو پێکهاتەکان لە کوردستان ئێمە ئێستا لە کوردستان باشە چاڕوانیتان لە کێ لەگەڵتان بێت، کێ لەگەڵتان بووە، کێ لەگەڵتان نەبووە، کێ دشتان وەستاوەتەوە، ئەوان نەتوانن هیچ شارێک دروست بکەن بۆەوەی کە ئێمە ئەوەی ڕاستی بێ هەموو موئەسەساتی شەرعی و قانونی لە حکومەتی هەرێمی کوردستان پاڵپشت و پشتگیر و هەماهەنگن و داکوشێری ڕاستەقینە لە مافی پێکهاتەکان دەکەن. ئەمە بەڕاستی و کۆمەڵانی خەڵکی کوردستانیش بەگشتی بەڕاستی نیگەرانن بەرامبەر ئەو بڕیارەی محکەمەی دەستوری کە دای. بەڵام لێرە دەمێ شتێکی شەیە مستەڵەحێکی شەیە بەڕاستی بەڕوون و ئاشکرا و بەڕاشکاوە نەبیرم. هەندێک خەڵک وا تێگەشتووە مافی پێکهاتەکان هین یەک حزبە یان هین یەک شەخصە نە، ئەمە مافی پێکهاتەیەکە بەگشتی مەربوط نییە بە لایەنێکی سیاسیان، بەڵام ئەو لایەنە سیاسیانە دیفاع و داکۆچی دەکەن وەکو نوێنەرانی میلەت، وەکو نوێنەرانی پێکهاتەکان داکۆچی دەکەن. بەڵام هەندێک خەڵک لە هەندێک میدیا و لە هەندێکی تر بە شێوازێکی تر خوێندنەوەی بۆ دەکەن. خۆتیش باش دەزانی ئێستا لە بەغدا ڕۆژ بە ڕۆژ بڕیارەکانەوەی لە محکەمەی ئیتیحادی دەرەچێتن بە ناوی دەستور زۆربەی زۆری یەک لەمانە خەرقە. خۆ ئێستا بگەڕێنەوە بۆ ئەمە 2 ساڵە ساڵی نوێ کە حکومەتی هەرێمی کوردستان لە گفتوگۆدایە لەگەڵ حکومەتی ئیتیحادی بۆ بەدیهێنانی مافەڕەواکانی خەڵکی کوردستان لە بودجە و لە قوت و لە پێداویستیەکان بۆ خەڵکی کوردستان. بەڵام ئەوەی کە لە بەغدا دەبینن لە ڕووی ئیعلامیەوە دەڵێ ئەمە هەموو شتەکان جێبەجێن کە دێتە سەر حەیزی تەنفیز هەر ڕۆژی بەهانەیەک دەدۆزنەوە، هەر ڕۆژی حجەتێک دەدۆزنەوە. هەموو عالەم دەزانێ هەموو دنیا لەوە تێگەشتووە لە بەغدا داکۆکشەری ڕاستەقینە نین بۆ مافی هەموو پێکهاتەکان. ئێستا بەوان بێ ئەو قەوارە سیاسی کە لە کوردستان هەیە ئەو قەوارە سیاسی نەمێنێ، بەڵام ئێمە دەبێ هەمومان زیاتر وەکو پێکهاتەکان و وەکو کۆمەڵانی خەڵکی کوردستان بە هەموو هێز و لایەنە سیاسی کوردستانەکان داکۆچی لەم قەوارەیە بکەن بۆی کە دەزانین دوژمنان ڕۆژ بە ڕۆژ بە دوای حجە و بەهانە دەگەڕێن. بەڵێ سوپاس بۆ عیرفان کەرکووکی سەرۆکی پارتی گەلی تورکمان، سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستا.